بۆ بەرزڕاگرتنی توانا و هەوڵەکانیان ڤیستیڤاڵێک بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت ئەنجام درا. سەرباری توانج و قسەی کۆمەلگا و نەبوونی شوێنێک بۆ دەرخستنی تواناکانیان کەچی ئەو کەسانە توانیویانە لا چەندین بواردا ببنە کەسانی سەرکەوتوو بە بەهرەی جیاواز خزمەت بکەن تاکە داواکاریشیان لە کۆمەلگا ئەوەیە کە بە چاوی بەزەییەوە سیر نەکرێن بەڵکو هەوڵ بدرێت ئەو خزمەت گوزاریانەیان بۆ جێبەجێ بکرێت کە پەیوەستە بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت. داواکاریمان ئەوەیە کە بە چاوی بەزێویە سێرمان نەکەن بەڵکو بە چاوی مرۆڤەوە سێرمان بکەن چکە ئێمەش هاوشانی ئەوە مرۆڤین و ئەتوانین زۆر کار ئەنجام بدەین و چالاکی ئەنجام بدەین. من وەکو خۆم هیچ کێشەیەکم نییە لەخوا بەزیاد بێت ئەگەر هەر شتێکیش هەبێت من گوێم پێی نەدا و چونکە هەنگاوی سەرکەوتنم هێناوە من شێوە کارم کە باس لەو کێشانەکەم کە قوتەواڵە هەیەی بۆ منە کێشەی قوتابخانەکانە کێشەی دامودەستگا حکوومەکانە کێشەی شوێنی شتە جێبوونادە کێشەی موچەیاتانێ ئەو کێشانەمانە زۆر زۆرە بەڵام ئێمە زیاتر جەخت لەسەر قوتینەکەینەوە قوتابخانەکان چکە قوتابخانە زۆر گرینگە بۆ هەموو تاکێک کە قوتابیمان هەیە چێتە قوتابخانەکان برد لە بەشێک لە قوتابخانەکان وەرناژیرێت. ئەرکی حکوومەتە سەرجەم خزمەتگوزاریەکان بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت فەراهەم بکات و ژیانێکی شایستەیان بۆ دابین بکات بەڵام تاوەکو ئێستا ئەوە بەدی نەکراوە. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتیش دەڵێت ئەوان هەموو هەوڵێک دەدەن تاوەکو داواکاری خاوەن پێداویستی تایبەت لە حکومەتدا دەستە بەر بکەن لە نێوان ئەوان و لە نێوان کەسی ئاسایی. ئێمە بە تایبەتی وەک یەکێتی نیشتیمانی کوردستان بەگشتی و وەکو بۆردی پێکاتەکان بە تایبەتی بەردەوام هەست بە معاناتەکانیانەکەین هەست بە ئێش و ئازارەکانیانەکەین و نزیکین لێیانەوە و لەگەڵیانیان و ئەمڕۆژ لێرە لەم میهرەجانە لەم فێستیڤاڵە لەگەڵیانە بەشدارین بۆ ئەوی پەیامێک بدەین بە حکومەتی عێراقی چیتر مافیان پێشێل نەکرێ وەکو مرۆڤی ئاسایی سیر بکەن مافی خوێندنیان هەبێ وەکو هەر تاکێکی تر لەم کۆمەلگایە و هەموو ئەو مافانەی دەستەبەر کراوە بۆ خەڵکی ئاسایی بۆوانش دەستەبەر بکرێ. هەرخۆمش هەرچەند کوڕێکم هەیە کە مندامە لە معانات و ئازاریان ئەزانم ینی زیاتر اینجا ئەوە بێ ینی چاو بخێنە سەرەوەی کە چۆن بتوانین پێداویستەکانیان دابین بکرێت لەلایەن ئەگەر لەلایەن حکوومەتەوە بێ یان لەلایەن خەڵکی بەتواناوە بتوانن یارمەتیان بدەن. ئەوەی داواکاری خاوەن پێداویستی تایبەتە ئەوەیە کە هاوشێوەی مرۆڤێکی ئاسایی سەیریان بکرێت نەبوونی شوێنی تایبەت بۆ ئەمان لە ئێستادا لە تەواوی وڵات بۆتە کێشە ئەو پرسیارەشی هەموو ئامادەبووان و لێپرسراوان و لایەنە پەیوەندیدارەکانی بێوەڵام کرد پرسیاری ئەو دایکە بوو کە پرسی ئەگەر من مردم کێ کچە خاوەن پێداویستیەکەم بەخێو دەکات. شاڵەو عومەر کەناڵی کەرکووک.